سلامتوش باشی؟ الحمد لله چۆنی؟ سلامت باشی. سپاس دەکەم. نای بەڕێزە؟ محمد. کاک محەممەد. ئەی تۆ؟ احمد کاک ئەحمەد. کاک محەممەد و کاک ئەحمەد چی یەکترن؟ ئامۆزای. ئامۆزان؟ ئەبرێ. باشە ئامۆزای لامل زرد. یەکتان زۆر خۆشەوە تەبان؟ شتو پەنای یەکترێ؟ چۆن هاتون بە فامیلی مۆڵ؟ والله گوڵم پیاسش بکەین ببوونی سەر خۆشە و هەر بۆ پیاسە هاتون هیچ هەر بۆ ناکڕن پیاسە. جلوشت ناکڕن؟ والله بەتەماندی نانی. حەسان لە جلکڕی نییە؟ نا والله. ئەی تۆ؟ قران امجدا بۆ خۆشە ئێوە گەنج جلکڕین ئەکسسوارات کڕین گنز يسال دوز الكريني ئەی نا لە دوی چییە؟ بقران ناكري بريو بۆ دەوە برێ نابي نا دەبرێ والله نابي دە پێم بڵە بزان لە دوی چیە؟ کار و کاسبات. هەر دۆشتانەیە. چیتر؟ خەریکی چیترن گەنجی ئێستا؟ بقران خاص ناو سنابا خاستن ئەو سناپە ئێ؟ والله خطر الزور خاستن ویستی هینەکە بڵە قسەکە خاستن ئەو سناپە عالەمی جی لێ کردووە والله زرکس ناکەن. ئەبرێ دێ. دەبرێ دێ ماڵە ئاو دێ سەری پەتەکەی دەرخستەوە وێدری ناڵێ دەبرێ دەی ناكري لا ناکرێ باشە ڕۆژانە سەرخاڵی چین چ کارێک دەکەن؟ دەرمان و تۆ شنای ئەوشتانە. ئەها دوکانی زراعی. ماڵانەکەیە لە گوندی جدیدە. لە گوندن جدیدە بەرێ. دە باشە ئێوە گەنجی گوندن یعنی زۆر فەرقتانەیە لەگەڵ گەنجی شارەوەیە؟ حتما دیکو. زوو ئەخەون زوو هەڵەستن ئەرێ وەڵا. خواردنتان دەندروستەوەیە؟ ئەرێ والله زۆر ئەندروستە. ئەی تۆ چیە لەگەڵ ئەو قسانەیە کە من کردم وایە؟ والله بيبري ساعات سندنيشي ساعت چەند دەنون؟ والله نو دێ هەر ناگەشتە یازدە. وەڵا ئەی تۆ حتى يقدر روح هەتا یەک دەڕوا؟ ئەی بۆ دەڵێ هەستون ئەو لە هەولێری ئەم لە گوندی بۆ فەرقیە. یعنی بەیەکەوە نی؟ نا بەیەکەوەی ناوە. ئەی بۆ ئەڵێ تا یەک ناخەوێ بوبجي لكن ساعات سوسه پۆبجی دەکەن پۆبجی مەکەم پۆبجی خەتەرە اري والله وانە؟ ئەو دەکەم بەس بدانێ وارانە عسران بەس بەشان کەم بەشان. دەی لە شتان ساغ بێ سلامت. ناخوێنن قوتابینین والله ئەم نا بەس ئەو دەخین. تۆ دەخوێنی والله يا تصيف شرس ما خيري ندى لۆ والله بۆ خێری نەدا وانە خوێندن هەموو کاتێ خێرە خوێندن بۆ خێر ناداتەوە والله ليك وانا وها نانە بقاري يا بخوي ليك وانا نا خيدنا ئەزانی چی تۆ گوێ لە من بگرە خوێندن تەواو بکەی ینی ئەگەر داژ نەمەزرێت هەر بۆ نەفسێتی خۆت ئەو شەهادەی ئەزانی چۆن خۆشە ازمن بڵێ فڵان جێگەم تەواو کردووە فڵان شەهادەم هەیە خوش بس استاك لون بناتو سەربەرزیە شەهادە سەربەرزیە شهاده است اسناني بيني انت برين اول شي داني لو ايش خود باري دي عند دفتر بلاكن بس زياز اشتكى مەلە او زا قەیناکە خۆشەر تۆ یەکسەر ئایادی خۆت دابنی دەچی ئێستا زۆر گەنجمان هەیە کە تەواویشی کرۆ دەچێت خۆ بەخش کار دەکا تەنها خۆی فێری کارەکە دەکاتاوەکو ئەزمونێکی زۆر باش کۆ ئەکاتەوە دوایی لە شوێنێکی زۆر باشە دەچێت دەوام دەکە خۆشەر لێت تۆ یەکسەر ئایادی خۆت بکەیتەوە بخوای باورناكم للسعوديه نانە سوودی هەیە وەمرێ بڕە خوێندنەکە تاوەکە باشە ئەگەر لە هیچ شوێنێکیش دانەمەزرێ ئەگەر ئایادی خۆشت داننی مهم تۆ شەهادەیەکت هەیە سرت پێی بەرزە هەر بۆ نەفسێتی خۆت خۆشەوەیە تۆڵی چی ئەمرسی. تۆ بۆ وازە لە خوێندنیە نابەتە بەتەمانی بچیتەوە نا والله. بۆ ئەی والله برم چێ لە چ دەستێکا خراپ بووی ساقیل بووی برم شان بخۆ هەش دەستم نۆ دەست دەکەتەوە بەساری بازم لە وەرزشەکە شاکەوتی والله نانە وڵای بەس بێتمە وەرزش بوو وەڵا بەس وەرزش با بڕۆشتی تاکێ ناڵێ نابووی بە مامۆستای وەرزش بە قورعان دەنەرسین سەبی عەفژیر بوون دەی دەستە باشە فشەش بەخێرای کۆڕنە نازیع بوون سەبی عەفژیر بینەوە خێری کۆڕۆنا بنووسێ لا والله خاخیر ننووسی ئێتۆڵی ناجح بوو خنە ئەو سوودەی هەبوو بۆ تۆ دابين ماني كوست كورونا ئەو بەداخەوە وایە ڕووداوی زۆر ناخۆش ڕوویا بەس ئەو بۆ ئەو خێری تیا بۆڵێ دەرچووم لە سای کۆڕۆناوە ئەمە هەر 12 ساڵەکە دەرچێت لەزە جاگەر وابێ بە قوربان 12 ساڵ کۆرۆناوێ خۆ میلە دەمووی کەس نامینی شتێکی خۆشم بە باسکەن ئامۆستا چی یادگارێکی خۆشتانێ بێکەوە قورعان تۆ با بێ ببینتانەوە ئاوا نابێ والله ئەم زەرەفکردن مە نازانم برم چی بەسەرهاتێکی خۆش زیرەکە گەوشش دەکردمان یازم هیچ فکر نییە بۆ والله مشكلة مشغولة زور مێشکتان مەشغوڵە بەچێ مێشک مەشغوڵە بە کارەکەتەوە اري والله بە ژیانەوە خيندن نارم دخين ما يش خير ندى أساج دخينوها نانە بخوێنە باشە زەرر ناکەیت باشە لەگەڵ پرسیار وەڵامە باشن الحمد لله باش زۆر چاکە پرسیارتان لێ دەکەم بۆ هیوای من نەخاون خەڵات باشە شاری ڕەواندز پایتەختی کام میرنشین بووە ئەمبرێ ئەتە برێ سۆرە سۆران
چۆن دەزانی دەزانم. خۆ پێت کرد یان لە دەستی من بینیت ناوەڵە دەستت نەدیتە والله ناوەڵە باشە تۆ دەڵێ ڕاستە ئەمدن ڕاستە کێ پێوتی ئەو برادرانت کەس پێ نەگوتیوە لەوە ناچە خۆت بیزانی ئێ دەسەبی عەفت مخیدە قەبل لەش نەزانم ئەی بیگۆڕە ناغەرەنی ڕاست بیگۆڕە تۆ شتێکمان پێ بڵێ هەڵبژاردنێکمان بەرێت ئاسانکاریش سۆران بادینان بۆتان سۆران بیگۆڕە گاڵتاکەم دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستات بڵێ تەواوە میرنشینی سۆرانەوە حەزم کرد گاڵتەدان لەگەڵا بکەم وتم بزانم ئەوە لە چی دەست خۆش بوو لە خاون خەڵات خەڵاتێکمان پێبەن فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەیە بۆ بەڕێستان چیە پێەکەنی مایکە سوورەکە بینیوە پێشتر ئەدی کوارێ وڵاتمان بینیتە ئەرێ لە سۆشال میدیا زۆرە پێ چۆنە بەرنامەکەمان وڵی باشە ئەیبینە ئەی بینیە بەدڵتا باشەوە ئێوەش بوونە خاوەن خەڵات بەسنە تێکساس چیکن لەوێ بێ بەرامبەر لەگەڵ ئەو ئامۆزایەتە نان دەخۆن باشە مەمنون سپاس دەکەم لە شتێکی خۆشم بۆ باسکەن دێ هیچتان پێ نەبوو بە سەراتێکی خۆشتان بۆ باز نەکردم یادگاریەکی خۆش وەرە لامۆ کاکەگیان شتێکی خۆشم بۆ باسکەن دێ تۆ شتێک بۆ باسکەن لەو دەمەی لە کۆش کامیری سلۆنایە بۆ نانابێ زۆر ئاسایی بێ ئەوشتا ساڵی 2026 کامێرە زۆر بێ ئاسایی بێتەوە لە لامان وایە قەی چێکە یعنی شتە نەگوتە 26 نا نەوە ئەوەی نەماوە بەڵگەت هەیە ساعتەشکە بژی نا بەڵگەمان نیە سەعاتێکی تر بژین بەڵام ئینسانە بە ڕۆژ لە پێشکەوتنا بێ ترسی لە ئەو شتانەی کە هەبووە پێشووتر نەمێنێ تاقی بکاتەوە سەرکێشی بکە وایە وڵی سەرکەش بکاسی ئەخر ناتانی گرنتی خۆت بکەی کە دەگەی 26 نادرێ 26 قەیناک ماڵا بێ چەند ڕەش بینی خەڵک هەیە پلانی دانا و 2026 چەند سەفەرکە چەند بزنس بکە ببێتە خاوەنی چەند چ خوێندێ تاوەکە چ ئاستی تاو بکە زەواج بکە ببێ بە باوەک ببێ بەلایەک تۆ بۆچی هەر پلانەدانەدا هەر ڕژ بینێ ڕڵێ ئەمرم سەعاتێکی در والله تۆ گەنجی ئەبێشتی خۆش بخەیتە مێشکت وایە والله لێکۆنە گەنج ئەوی نازانێت ئەزانی چی ئەبێ خۆت ژیان بە خۆت خۆشکەیت تۆ هەر ڕژ بین و چاوەڕێبی خەڵک ژیانە خۆش بکات و چاوەڕێبی شوێن چاوەڕێ خەڵشینە بەس بەتەمای خوانە بەتەمای خوا ئیشەڵا هەموو شتێک باشە بێ باشە زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ بەڕێزت دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خواتان لەگەڵ